لەفتەی هەفتەی خولی نائبی کوردستان یان ئێڕانیە لە یاریگای خۆی میوانداری زاخۆی کردو لە دوا ساتەکان یارەکەی یەکسان کردەوە. لە هەفتەی هەفدا لە خولی نائبی کوردستان یانەی ئێڕانیە لە یاریگای خۆیدا میوانداری یانەی زاخۆی کرد. لە نیوەی یەکەمدا دوای چەندین هێرشی هەردوو لە بۆ سەر گۆڵی یەکتر، بەڵام هیچ کامیان سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵ و نیوەی یەکەم بەبێ گۆڵ کۆتایی هات. نیوەی دووەم یاریزانانی هەردوو لە با گەرم و گۆڕتر هاتنە ناو یاریگا و دوای چەند هێرشێک زاخۆ توانی دوو گۆڵی یەک لە دوای یەک لە خولەکەکانی 63 و 65 دا تۆمار بکەن و بە دوو گۆڵ پێش بکەون. یاریزانانی ئێڕانیە کۆڵیان نەدا و بێئومێد نەبوو تا لە دوا ساتەکاندا لە خولەکی 86 زاخۆ بە هەڵا گۆڵێکیان لە خۆیان تۆمار کرد و لە خولەکی 92 لە کاتی زیادکراویشدا کاردۆس عەلی توانی گۆڵێکی تر بۆ ڕانیا تۆمار بکات و یاریەکەیان یەکسان کردەوە. بەم شێوەیە بە ئەنجامی دوو گۆڵ بۆ هەر لایەک یاریەکە کۆتایی هات. ئێمە ڕاستە ئەگە جێمی دووەمش ملاحەزەتان کردبێ، جێمی یەکەمش ملاحەزەتان کردبێ، سێ هەل بۆ چوار هەلی زۆر یعنی ئاسانمان لە دەستدا. جێمی دووەمەوە سەرەتا بوو دوو گۆڵمان تێکرا، دوای سوپاس بۆ خوای گەورە گەڕاینەوە کەشەوە یاریەکە دوو گۆڵمان کرد و ئەو تۆپانەی ئاخیرتانش بینی بە حەقیقەت یعنی وا دیارە شەنسی هاوەرمان نەبوو. الحمدلله بلوکم اشیام یاریک باش بکنه یاری هاران یاده از بیش نقطه باشش در بس هم میسی خاله راستی دست بکن یاری هم گرک باش بین مشیام دو گلا بکن بس پشتینگه تعادلات الحمدلله نقطه باشه. یەکسانکردنەوەی یاریەکە لە دوا ساتەکاندا تامی بردنەوەی هەبوو بۆ یانەی ڕانیە. بەم ئەنجامەش ڕانیە کۆی خاڵەکانی کردە 19 خاڵ و زاخۆش کۆی خاڵەکانی کردە 28 خاڵ لە خولی نایابی کوردستان. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.